ئەمڕۆ ئێمە هاتوینە وەکو ڕێکخراوی خۆری کەرکک بە هەماهنگگی لەگەڵ دایرەی ئاوی کەرکووکە کە بە سوپاسەوە کاکڕێبوار ئەم هەلەی بۆمان تەرتیب کردووە کە بتوانین ئێمە ئەم ماڵانەی گەڕەکی شۆرا و پاکەینەوە. بەڕاستی ئێمە هاتین سەردارمان کرد بینیمان ئەم ماڵانە هیچیان بۆ دەرنەچووە، پڕە لە قوڕب، یعنی هیچ شتێکیان بۆ دەرنەچووە، بەداخەوە ناتوان ناو ماڵەکانی خۆیانە دانیشن لەبەرەوەی کە هەمووی پڕ بووە. لە ڕاستەمە ئەمری خوایە، داوانی کەس نییە، بەڵام هەموو کەسوکاری خۆمانن، هەموو خەڵک مەشغوڵی ئەوەن کە بەهانای چەمچەماڵەوە بچن، ئەویش دەستیان خۆش بێ، بەڵام شۆراویش کەسوکاری خۆمانن. زۆر پێویستمان بە پێویستمان زانی کە ئێمەش بەهانایەنەوە بین و ماڵەکانیان بۆ پاکەینەوە، هەمووان وەکو ئێمە لە ماڵی خۆیانە بمێننەوە. ئەم کەسەوە خانی وا دەگەڕێ خانی بەکرێ بگرین و بچینە ناوی بەکرە دادەنیشتین هەتا وەکو خوای گەڕۆ ڕەحمەکە. ئێوەڵە چێ دەیکڕێ برام کەس دەیکڕێ تو دێت ئێرە نا کەس نەکرێ، کەس پێمانی نەگوت وەزعەکە ئەو هەیە ئەقارات کە ئەو هەیە بۆ دەیفرۆشن بە خەڵک وایە خۆ ئەوان دەزانن وەزعەکە چۆن. ئەمە 3 ساڵە ئەو سێم جارمانەوەمان لێ بێت 3 جار پار مانجی 11 ساڵەکەی کە مانجی 5 تێدەگەی 3 5 و 3 11.